ئێران خەریکی چییە لە سوودان؟ خەرتوم و تاران کۆتاییان بەو درزەهێنا کە 8 ساڵ بوو کەوتبووە نێوانیانەوە. لەگەڵ پەرەسەندی ململانەکان ئێران و ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێران سەرگەرمی فراوانکردنی بەرەی بەرگری سەر بە وڵاتەکەیەتی لە نێو وڵاتانی عەرەبیدا. لەم چرکە سادەدا ئێران دەیەوێت لە ڕێگەی دابینکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشک بۆ سوپای سوودان بە سەرپەرشتی عەبدولفەتاح بورهان دژی هێزەکانی پشتیوانی خێرا بە سەرپەرشتی حەمیدەتی بەرەیەکی دیکەی بەرگری لە نزیک دەریای سوور پڕچەک بکات. دوێنێ دووشەممە خەرتوم و تاران بە فەرمی کۆتاییان بەو درزەی نێوانیان هێنا کە نزیکەی 8 ساڵە کەوتبووە نێوانیانەوە. ئەم بەش لەژێر ڕۆشنایی ئەو هەواڵانەی باس لەوە دەکەن کە ئێران فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆ سوپای سوودان دابین کردووە تا لە شەڕی دژی هێزەکانی پشتیوانی خێرا بەکاری بێنێت. دوێنێ وەزیری دەرەوەی سوودان عەلی سادق بە سەردانێک گەیشتە تارانی پایتەختی ئێران. ئەمەش یەکەم جارە بەرپرسێکی سوودان لە واستەدا لە دوای ساڵی 2016 سەردانی تاران بکات. سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەیاند ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری ئێران پێشوازی لە وەزیری دەرەوەی سوودان کرد تا پێشتر لەگەڵ حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان هاوتا ئێرانیەکەی وتوێژی کردبوو بە مەبەستی سەرداریکردنی وڵاتەکەی. لەم دوایانەدا هەواڵەکان وا بڵاوبوونەوە کە سوپای سوودان پێویستی بە چەکە بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی پشتیوانی خێرا کە لەلایەن جەنەڕاڵ حەمیدەتی سەرپەرشتی دەکرێن و دژی سوپای وڵاتن بە سەرپەرشتی جەنەڕاڵ عەبدولفەتاح بورهان. ئەمەش دەرچەی یاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان خەرتوم و تاران بوو. تاران لە ڕێگەی پشتیوانیکردن و دابینکردنی موشک و درۆن بۆ سوپای سوودان دەیەوێت بەرەی بەرگری سەر بە وڵاتەکەی فراوان بکات. بەمەش سوودانی وەک وڵاتێکی عەرەبی کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی کیشوەری ئەفریقا و کە لە ڕۆژهەڵاتیەوە بە دەریای سوور دەورە دراوە دەکاتە دەواازێکی گرنگی چالاکیەکان هاوشان لەگەڵ حوسیەکانی ئەمن. ئەمەش ئەم هەنگاوەیە کە ئێران لێستا داڵی گرتووە و دەیەوێت بەرەی مقاومەی سەر بە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبیدا فراوان بکات. هەفتەی ڕابردوو هێزەکانی پشتیوانی خێرا ڕایانگەیاند کە فڕۆکەی بێفڕۆکەوانی مهاجیر شەشی دروستکراوی ئێرانیان لە خەرتوم خستۆتە خوارەوە. جگەلەوەش کلێر نیکۆڵێت بەرپرسی بەشی فریاکەوتن لە پزیشکانی بێسنوور دوێنێ ڕایگەیاند لە کەمپی زەمزەم لە باکووری دارفور لە ڕۆژاوای سوودان کە یەکێکە لە گەورەترین و کۆنترین کەمپەکانی یاوەرەکان لە هەردوو کاتژمێرێکدا لانی کەم منداڵێک دەمرێت.